سڵاو خۆشەویستانم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆمە بەختەوە دەزانم کە لە بەرنمەیەکی دیکەی ئێوە ڕۆژهەڵاتدا میوانی ماڵەکانتانم. هەروەکە ئاگادارن بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات هەموو شەوانی پێنجشەمە لەسەر هەینی بڵاو دەکرێتەوە لە تەلەڤیزیۆن ڕۆژهەڵاتەوە، بەڵام بە حکمی ئەوەی کە لە شاری مەهاباد کچێکی دیکە بوو بە قوربانی یاساکانی پیاوسالاری، ئێمە هەوڵماندا ئەم شەو بە بۆنەی گرنگی و بایەخی ئەم پرسەوە بەرنامەی ئەم حوتوەی ئێوە ڕۆژهەڵات لە شەوی چوارشەمەدا پێشکەش بێەوە خۆشەویستان بکەین. شاری مەهاباد ساڵانێکە بووەتە وێستگەی خەمەگەورەکان. هەر لە سەرەتای یاتنەسەرکاری کۆماری ئیسلامیەوە ئیعدامکردنی 59 لاوی مەهابادی و ساڵانی دواتریش کوشتنی شارۆمەندانی ئەو شارە لە سەرشەقامەکان و هەروەها کوشتنی شوانە سەید قادر و دواتریش ئیعدامی چالاکانی سیاسی واتە برایانی ئەفشاری. پێرێش فەرینازی خسرەوانی بوو بە قوربانی دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی لە شاری مەهاباد. کارەساتێکی لەو چەشنە دڵی هەموو کۆمەڵانی خەڵکی ئازادیخوازی هەژاند و بوو بە مانشێتی یەکەمی میدیا و ڕاگەیاندنەکانی دموکرات و ئازادیخواز. ئەم شەویش لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا هەروەکە ئاماژەم پێکرد تەوەرەی بەرنامەکەمان لەسەر ئەم مژارەیە و ئێوەش دەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنەکانی 00964 751 180 68 18 و هەروەها 00964 750 385 ڕاستەوخۆ ببورن 0416 ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بگرن و هەروەها دەشتوان لە ڕێگای لاین واتساپ و وایبرەوە لە ڕێگای هەمان ژمارەواتە 00964 750 385 0416 پەیام بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات بنێرن و ئێوەش ڕاستەوخۆ لە بەرنامەکەدا بەشدار بن. بۆەوەی کە دوایین زانیاریەکان وەرگرین چەندین میوان داوەتی بەرنامەی ئەم شەوی ئێوە ڕۆژهەڵاتن کە یەکەم میوانمان هاوڕێ کەوسەری فەتاحیە، یەکێک لە ئەندامانی بەڕێوەبەری کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵاتە. هاوڕێ کەوسەر سڵاو و کاتتان باش و بەخێر بێم. سڵاو بەڕێز کاتی ئێوەش باش، سڵاوم هەیە بۆ بینەران و هیوادارم کاتێکی باش بەسەر بەرن و لە خزمەتاندام. سپاس کەوسەر خانم، ئەرواکە ئاگادار و لە نزیکەوە ڕووداوەکەتان تعقیب کردووە، دوایین زانیاریەکان لە خوڵقانی ئەم کارەساتە چی بووە؟ بەڵێ کاک موختار، پێش ئەوەی کە پسمە سەر زانیارە وردەکانی ئەو مەسەلەیە و ئەوەی کە چۆنیەتی ڕوودانی و مەسەلە دیارە هەمیشە مەسەلەی لەو جۆرە لە کوردستانی ڕۆژهەڵات کە لەم دوایانەدا زۆر تووشی بووین هەمیشە بە چاواشەدا چووە و شاردراوەتەوە. یەکێک لەو ڕێگانەی کە دەشاردرێتەوە لەلایەن ئیتلاعاتەوە و دەست و پەیوەندەکانیەوە باز لەوە دەکرێت کە ئەم کەسەی کە ئەو کردەوەی بەسەر هاتووە خۆی خراپکار بووە، معتاد بووە، ئەوە بۆ بۆی کە مەسەلەکە پاپوشی بۆ دروست بکەن و شتێکی بخەنە سەر و بیشارنەوە، یانەوەی کە هەڕەشەیان لە بنەماڵەکان کردووە کە لەگەڵ ڕاگەیاندنەکان قسە نەکەن و دەنگ نەدەنە دەرێ و هیچ وردەکارێک نەخەنە ڕوو. ئەوەی کە تا ئێستا ئێمە ئاگادارین ئەمڕۆ دوایین ڕۆژی سەرخۆشی ئەو کچە بووە، ئێمە لە تەریق ناردنی کەسانی خۆمانەوە بۆ ئەم سەرخۆشیەوە بۆ گرتنی نەبزی نێوشاری مەهاباد چەندین ڕوانگە هەیە و چەندین شت دەکوترێ. یەکێک لەوانە کە سەرەکی ترینیانە و زۆری باز لێکراوەیە کە دەڵێن ئەو کچە کە فەریناز خسرەوانی کە دیارە خۆی لیسانسی حسابداری بووە، کچێکی خاوەن هەڵوێست و کچێکی ئەوە نەبووە کە بڵێ لە تەوەرێکی لە قشرێکی زەعیفی کۆمەلگا بووە کە ئەم شتانەی پێوە بچەسپێک کە پێی بڵێ کە خۆی خراپکار بووە یا ئەمە بووە ئەمە و دیارەوە هەموو بەلای هەمومانەوە ئاشکرایەکەوە کاری کۆماری ئیسلامی و ناتوانین بچینە ژێرەوە. ئەو خانمە فەریناز خسرەوانی لە هۆتێلێک بنەی هۆتێلی تارا کاری کردووە کە گویا دەستەیەک دەڵێن لێدا حسابدار بووە، دەستەیەکیش دەڵێن کە میواندار مهماندار بووە یا کارمەندی ئەو هۆتێلە بووە. گویا ڕۆژی دووشەمە بازڕەستێک لە ڕزایەوە دێ کە بۆی کە هەڵی بسەنگێنەکایە هۆتێلە بۆ دەبێت لە 4 ستارەوە بۆ 5 ستارە تەغیر پەیدا بکایان نەبوو ئەوە دێت ئەوێ سەردانیوێ دەکا و ئەلێرەدا ڕوون نییە کە چۆن بووە، بەڵام ئەوەندەی کە قسەمان بیست و ئەوەندەی کە لە دمی خەڵکەوە شتمان پێگەیشتۆ دیارە ئەوە ناکرێت تەواوەن بچینە ژێرەوە، چونکی بەڕاستی لە هیچ لایەکی مۆستەقەوە پژاز نەکراوەتەوە تا ئێستا، بەڵام وەی کە لە زمانی خەڵکەوە بیستمانەوەی دەڵێن ئەو بازڕەسە تەمای دەست درێژی هەبوو بۆ سەر ئەو خانمە و ئەو خانمەش لە
لێرەدا دووشت دەڵێن یەکیانەوەی کە لە ئەوەی کە ڕێگای نەبووە خۆی دەرباز بکە و ناچار بووە لە تەبقەی چوارۆمە خۆی بەرداتەوە. ڕوانگەیەکی دیکەش دەڵێن نەخێر خۆی بەرنەداوەتەوە ویستوێتی لە باڵکۆنی تەبقەی چوارۆمە بچێتە تەبقەی خواردترەوە کە بەداخەوە دەکەوێت گیانی لە دەست دەدا. تا ئێستا ئەو چەند شتەمان پێگەیشتەوە هەروە کەسانی کە ناردوومانە بۆ لای بنەماڵەوە بەڕێزە تا ئێستا ئامادە نەبوون قسە بکەن و وڵامی پرسیارەکان بدەنەوە. ئەوەش خۆی دەری دەخا کە ئەگەری زۆر هەیە کاڕەشیان لێکرابێ. بەڵێ ئەرەوڵام بەڵێ هاوڕێکە سەرچەند پێیان هاتووە کە من پەیامی هاوڕێ بەڵێ شیما لە شاری مەهاباد دەڵێت دوای کارەساتی دڵتەزێنی مەرگی پەریناز خۆسرەوانی لە هۆتێلتارە شاری مەهاباد کە بوو بە هۆکاری برینداربوونی هەست و کەرامەتی گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان، ژنان و لاوان و کۆمەڵانی خەڵک لە مەهاباد و بەگشتی ڕۆژهەڵاتی کوردستان ناتوانن کە لە مەسئلەی مەرگی جوانەمەرگ پەریناز هەروە خۆش بن و خوازیاری ڕوونکردنەوەی پێویست لەلایەن دەوڵەت و حکوومەتی ئێران. بۆ ئەم بەبەستە ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 5 ئێوارێ لە بەردەم هۆتێلتارە شوێنی قەتڵی جوانەمەرگ پەریناز هاواری خنکاوی ئەو کچە مەزلومە کوردە بەرز دەکەنەوە و خۆپیشەندانێکی جەماوەری بەدەست پێشخەری خەڵکی شاری مەهاباد بۆ ناڕەزایەتی دەبڕین لە هەمبەر ئەو کارەساتە ڕێک دەخرێت. شیما لە شاری مەهاباد. هاوڕێ کەوسەری زۆر جاران لە ئێراندا ژنان و کچان دەبن بە قوربانی. هۆکارەکانی ئەم قوربانی بوونە دەتوانن چی بن؟ بەڵام پێش ئەوەی کە هاوڕێم ئاماژەکەم پێشەوەی کە بەڵام بۆ پرسیارە بینەوە پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵا. سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. بەڵێ بەداخەوە پەیوەندیەکەی قەتە بوو. بەڵێ پرسیارەکەم ئەوە بوو فەرموو. بەڵێ کاک موختار لە کۆماری ئیسلامیدا لە ڕژیمی کۆماری ئیسلامیدا سەرەکی ترین شت ئەوەیە کە یاساکان خۆیان پێشێلکاری مافی ژنان و خۆیان دژ بە ژنانن. ئەو سەرەکی ترین مەسەلەیە. بەڵام لە ناوچەی لە بەشی کوردستاندا لە بەشی کوردستانی ڕۆژهەڵاتدا ئەو شتە زەقترا. ینی تەنانەت تەلەفۆنەکە وەسڵ سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. سڵاو لەبێ ئەو کاتتان باش. بەڵێ بەداخەوە فەرموو. بەڵێ ئەوەم عەرزەکردن کە یاسا لە نێو کۆماری ئیسلامیدا سەرەکی ترین بربەستە بۆ ژنان و پێشێلکاری سەرەکی مافی ژنانە. ئێمە لە بیرمان نەچێت لە ماوەی ڕابردوودا 1-2 هەفتە لەوە پێشیش کچێک لە بۆکان لە شاری بۆکان کێشەیەکی بە هەمان شێوەی بۆ پێش هاتکە لەلایەن چەند دەست و پەیوەندی کۆماری ئیسلامیە و کە مزدورانی خۆیانن و دەستنیشانکراوی خۆیانن هێرش دەکرێتە سەری و ناچار دەبێت لە پردێکەوە خۆی بەرداتەوە کە ئێستا و خانمە لە ماڵدا چوارمەوەری پشتی شکاوە. بەڵام لەبەر باری ئەمنیەتیەکەی ئامادە نەبووە کە تا ئێستا هیچ قسەیەک لەسەرەوە مەسەلەیە بکە. بەڵام ئەوەندەیە ارتباطمان لەگەڵی بووە کە دقیقاً بە هەمان شێوە شتێکی لەو شێوەی بۆ پێش هاتەوە. هەر لەو مانگەی کە ئێمە ئێستا تێدەین مانگی گوڵان ئێمە ساڵی 92 شاهدی شتێکی لەو مەسەلەیەکی لەو بابەتە بووین. ئەویش مەسەلەی مەرگی سومەیە فەیزوڵاپور بوو کە تا ئێستاشی ڕوون نەبووە، تا ئێستاشی بکەران و بکوژانی ئەو کچە دەستگیر نەکراون. بەڵێ خودی ئەو کەسانی کە و کاریان کردو ئێستا لە شوێنە باشەکانی دەوڵەت وەک کارمەندی دەوڵەت خەریکی کارن و دەستنیشانکراوی خۆیانن. و هەروە لە مەریوان ئێمە سەحەری چۆینیمان هەبوو کە بە هەمان شێوە لە دانشگای بۆ علی سینا لە هەمەدان کوژراوە تاوانی ئەوەی لێدراکە خۆکوژی کردو. بەڵام تا ئێستاش ئەم خۆکوژیە ڕوون نەبووەوە کایە بڕاستی خۆکوژی بووە کوژراوە ئایا لە ژێرگوشاردا بۆ یاچی بۆ. دەرحاڵ ئەو دۆسیەش هەروە بە سەرکراوەی و سەراوەڵایی ماوەتەوە ئێستا هیچ کارێکی لەسەر نەکراوە. شەیدا حاتمیمان بوو لە ڕزایە بە هەمان شێوە کچێکی کورد بوو. بۆیە ئەو بابەتی لەو شێوەیە ئەوەڵین جار نییەوە دڵنیاشم کە دوایین جاریش نابێ لەبەر ئەوەی کە یەکەم فەزای داخرا و وەبەستەی کۆمەلگای ئێمە لەسەر ژنان و سونەتە کۆنەکان ئیجازە بەوە نادا تۆ تەماشا بکە لە کاتێک کە باسی تەجاوز دێ کە باسی تەبعیز و تەجاوزی جنسی دێ بنەماڵەکان خۆیان دەشارنەوە لەبەرەوەی کە لەبەر شەرم و لەبەر فەزای داخراوی کۆمەلگاکە خۆیان دەبوێرن لە باسکردن لەو مەسەلەیە و کۆماری ئیسلامیش سوء ئیستیفادەی لەو شتە کردووە. بەڵێ هاوڕێم ئاماژەکەن کە پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵا. سڵاو لێبێ و کاتتان باش. سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ بەداخەوە
پامێکی دیکاتوە هەورێکە سەر ئەویش شێرکۆ لە شاری مەهاباد دەڵێت گرنگ نییە مەسەلا تەجاوزی جنسی بووە یان شتی دیکە گرنگ ئەوەیە کە ئەو خۆکوژیە کارەسات و هەموو ڕۆژێ لە بەرشەومان دووبارە دەبێتەوە هۆکاری خۆکوژی یان کوشتنی فەریناز خۆسرەوانی لووتکەی کارەساتی مرۆڤایەتیە بیری لێ بکەوە کچێکی گەنجی دڵپڕ لە هەزار خۆزگە و بریا بۆ دەبێت لە تەبەقەی چواری هۆتێلێک ڕا خۆی هەڵدێرێ و خۆی بکوژێ مەسەلا هەرچی بێ ئەوە کارەساتە و بەمانای نەمانی ڕۆحی مرۆڤایەتی کۆمەلگایە ئەوە هێمای مەرگی ئینسانیەتە پەیوەندیەکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش سڵاوت لێبێ و ئەو کاتتان باش الو سلام سڵاو شەوتان باش کاک مختار باشی بەڕێزم سلام کاک مختار جان باشی شکر مەمنونم سپاست دەکەم بینەرانی خۆشەویست بینەرێکمان لەگەڵا لە شاری مەهابادەوە دوایین زانیاریتان لەسەر کوشتنی فەریناز خۆسرەوانی چییە؟ دوایین زانیاری لەسەر باسی فەرینازی خۆسرەوانی ئەوەیە کە کاکە ئاخرین کفرێکی کە هاتووە ئاخرین باسی کە هاتووە ئەوەیە دەڵێن ئەو کتە لە ئەو کتێلەی حسابدار بووە کە حسابداری کتێلەکەی بۆ ئەو بازڕۆستە کە هاتووەتە کتێلە ئیسوێتی لە شارستانی بکاتە پێنج سارە جایە کە بیت لە بۆ جووری کە ساحەبی کتێلەکەی بچۆتەمە خۆشن لەو کتێ هاتووە وانێ کە ئەو کتە ئەگەر کارێک شتێکمە بوو پێ بڵێتە سەریە دێت لە ئەو کاری حسابداری کتێلەکەی تاگە بکە کەوا بۆ کتە چۆتە سەریە ئەو بێخەبەر لەوەی کە بێت لە چ شتێکی ڕوبەڕوو دەبێتەوە کە چۆتە سەری ئەو کابرای وشتێکی دەبرێژی بکاتە سەری ئەو خانەش لەگەڵی دەبزەیەخە بۆ کە دەبزەیەخە بۆ یەکە وشتی ئەو کابرای ئەو کابرای ئەو جورێکە پزیشک قانونی باسی کردەوە دەڵێن لی بەسەری کەوتە پێشوەی کە بێتەوە زەربەی بەسەری کەوتە و پێشوەی شت بووە کە دوای زانیوێکی ناز دەستوری هەڵناگرێ مەجبورە لێوەڕە خۆی فڕەداوە تا پێشوەی کە ئەو شتانی لێ بەسەر بێ دەبنەوە بەنگی بۆ ڕەفەرەکان لێداوە کە وەرن شتێکی وامەوە لێ بەسەر بێ تا حەدی کتێلەکەش نەیهێشتەوەوان لە بەقەیسیەوەم ڕاست نەسەرتێت کێشەکەی بۆ خۆم هەلیگەکە کێشەکە کە هەل نەبووە ئەوە تا شتێ ئاوە بەسەراتەوە بەڵێ ئایا بە کوژانی یا ئەو کەسانەی کە هۆکاری ئەوە بوون کە فەریناز خۆی بخات خوارەوە لە ساختمانی ئەو بەڵێ ئەگەر دەکرێت لە ڕێگای تەلەفۆنەکەەوە دەنگین من ببیستە ببینێ بەڕێز پرسیارەکەم ئەوەیە ئایا بەڵێ ئایا بکردانی ئەو تاوانە یا ئەو کارەکانی خۆ هەڵدانەوەی پەرینازی خۆسرەوانی بەڵێ هۆکارەکانی خۆ هەڵدانەوەی پەرینازی خۆسرەوانی ئایا ئەو کەسانەی کە هۆکار و بانی ئەو کارەبوون دەستگیر کراون؟ دەڵێن دەستگیر کراون بەڵام ڕۆبیانی خەبەر هات یان ئەو کابرایی کە دەسابیتێکی دەڕژەفی بکاتە سەری هەڵاتوە لە زینداندا کابرا بە خۆی کلااسە جاگیر خراتی هەڵدێ بۆ خۆیان لە بندێنە خۆیاندا بنیان کردەوە بەڵێ دەنگۆی ئەوە هەیە کە گوایە ڕای کردووە لە زیندان وایە؟ بەڵێ دەقیقاً بەڵێ سپاس بینەری بەڕێز بۆ بەشداری لە بەرنامەی ئەو ڕۆژهەڵاتدا هاوڕێ کەوسەر پەیامێکی دیکات و دەڵێت سامان لە مەریوان وێرانە ئەو وڵاتەی ڕۆژ نییە کچان و ژنانیان بەدەستی پیاوان نەکوژەنیان بە هۆکاری وەڕەزبوون لە ژیان و ناهومێتبوون لە ژیان ویان بۆ پاراستنی کەرامەتی خۆیان فەریناز ئاسا خۆیان بکوژن خۆ ئێمە جگە لە دوو دێڕنووسین چمان لە دەستایە و ئەوەی کارێکیشی لە دەستێ جاری وا هەیە لە خەیاڵدایەت بەکردەوە هەنگاوی بۆ هەڵناگرێت وەرن با هەمومان یەکدەنگ و یەکسەدا هاوار بکەین نەمێنێت یاسای پیاوسالاری و هەر هەمووشمان هەنگاوی بۆ هەڵبگرین و دروشم نەبێت لە پەیوەندی تەلەفۆنیەکەی ئەم بینەرە بەڕێزە لە شاری مەهابادەوە ئاماژەی بەوە کرد کە ئەو کەسەی کە تاوەندباری سەرەکی ئەم کارەیە سەر بەدەستە پەیوەندەکانی کۆماری ئیسلامی وەزارەتی اطلاعاتە بە دەنگۆی ئەوەی شەیە کە
لە زیندان هەڵاتووە. ڕای ئێوە لەم بارەوە ئێمە شتی واشمان بووە پێشتر ڕێحانە جەباری قاتڵەکەی هەروە ئەگەڕێتێشە بڵێ خۆیان ئەدام دادگا. بەڵێ ئەوە شتێکی زۆر چۆن بڵم تازە نییە. تا ئێستا هەر مەوردێک تا ئێستا هەر شتێکە لەو بابەتە ڕوویداوە بکوژان و بکەرانی بە ئاشکرایی لە خیابانەکاندا دەسوڕێنەوە تا مەسلەی ئەسید پرژاندنەکان بوو بۆ سەر ژنان بە هەمان شێوە دۆسیەکەی نامەعلوم مایەوە ئەو تا مەسلەی ئەدامەکان بوو بە هەمان شێوە تۆ لە فەزای کۆماری ئیسلامیدا بەڕاستی ژن مەزلومترین قشری ئەو کۆمەڵگایە لەبەرەوەی کە تۆ چاو لێ بکە مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە ڕێحانە جەباری کردی بۆ دفاع لە خۆی منجەر بوو بە کوشتنی کەسێک بە دوای ئەوەدا ئەو کە ڕێحانە جەباریانی ئەدام کرد ئەوە لێرەدا تۆ هەر بەرەوەی ئەدامەکە دەڕۆی یعنی لێرەشدا تاوان لەسەر توێ ئەگەر دفاعیشی نەکردبا و ئیجازەی بدابایە بە تاوانی عفەتی نەفس و نەپاراستنی عفەتی نەفس دووبارە هەردەخراوە ژێر بشار و فشاری بۆ دات و دڵنیا نیم کە چه حکومێکی پێدەدرا بەڵام بە دڵنیایەوە هەروە لێی خۆش نەدەبوون دوای ئەو مەسەلەیە یەک و دوو نییە یعنی بۆتە دیاردەیەکی زەق بەڵێ بە دڵنیاییەوە دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی بڕاستە و خۆ دەستیان لە کردەوەی ئەو شێوەیەدا هەیە و دڵنیام لە چەند مانگی داهاتوودا ئەسڵم بکەرانی ئەو کردەوەیە خۆیان سێحەب مەقام و جایگای تایبەت دەبن کاریان پێدەدرێ وەگە شتێک لە شارەکانی دیکە دیتمان کابرا بێسەواد بوو بەبێ هیچ مەدرەکێک لە دوایدا بوو بە کارمەندی دەوڵەت لە حاڵێکدا ئەوشی بەسەردا ساغ بووە کە ئەو کارەی کردووە بەڵام لەلایەن کۆماری ئیسلامیەوە نەدەستگیر کراونە هیچ شتێک من یەک شت کە پێم خۆشە ڕوو بە بینەران بیڵم بەتایبەت ڕوو بە ژنان ئەوەیە کە وەرن بە ڕێکخستن و یەکگرتنێکی ڕێکخراوەییەوە خۆمان بۆ ئەگەری ڕووداوی لەو شێوەیە ئامادە بکەین ئەگەر ئێمە ڕێکخستنمان نەبێت لە نێو خۆماندا یەکگرتو نەبینەوە بە ڕێزەی ئێستا پەیامەکەی تخێندەوەکتت لە نووسینی چەند دێر زیاتر ناتوانین هیچ بکەین من دەڵم وانە دیارە ئەم چالاکیانە لە نێو تۆڕە کۆمەڵایەتەکاندا بێنەتیجە نیە دەنگ دەخاتە نێو دڵی خەڵکەوە هەستی خەڵک دەبزوێنێ بەڵام با کاری بۆ بکەین با یەکگرتو بین با دەنگی خۆمان بە دەرێ بگەێنین با ئەکسیۆن وەڕێ بخەین لە نێو شارەکاندا دڵنیام جوابی خۆمان وەردەگرین و دەبێ ئامادە بین و دەبێ ڕێکخراو بین بۆ کردەوەی لەو شێوەی هیوادارم تکرار نەبێتەوە بەڵام بە دڵنیایەوە پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ و کاتتان باش بەڵێ فەرموو سڵاو شەوتان باش بەڕێزم خۆشی کاکە مۆسەگیان سڵامەتی سپاس لەسەر قوربانە خۆت و بەرنامەی ڕۆژهەڵات بم قوربانت لەسەر تەوەرەی بەرنامەکە کاکە مۆسەگیانە هەواڵە کەچۆنە باشی سپاست دەکەم بەڕێزم لەسەر تەوەرەی بەرنامەکە چ وتەیەکتانەیە والله من لە تارانە مەباحثانە بووم والله بەرنامەکەتان بەرنامەی زۆر ڕەنگین و خۆشە فرە خۆشم لە بەرنامەکەتانە وەلێ بەرنامەکە شتێکی حەز دەکەم تەواو تەوەرەکانی هۆرامان بەفەیتە لە منتەقەی هۆراماندا بعض بەرنامەیەکی سیاسیان تێدا ناوە بەرنامەی سپا لە منتەقەی هۆرامانە بەڵێ حتمما حەز دەکەم لە بەرنامەکەتان لەبارەی هۆرامانە قسە بکەن ئەیا هۆرامان بەڵێ هاوڕێیان هاوکارن لە بەشەکانی ڕۆژهەڵاتەوە لە هەوڵی ئەوەدان کە بەرنامەیەکیش بە زمانی هەورامی لە ڕۆژهەڵات تیڤیەوە بڵاو بکرێتەوە سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا هاوڕێ کەوسەر پەیامێکی دیکاتوە لە شارەدەی نێی سەر بە شاری مەریوان بەناو میراجی سڵاو بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات من لەسەر ئەو باوەڕەم کە ژنان و پیاوانی ئازادی خواست بێنە سەر شەقام بۆ ئەوەی چی دیکە شاهێدی دووپاتبوونەوەی وەها کارەساتێک نەبینەوە دەبێت هەوڵ بدەین بەکەرانی وەها جینایەتێک بگەن با سزای کردەوەی خۆیان هاوڕێ کەوسەرەوە کە ئاماژەم پێکرد ئێمە لە بەرنامەکەدا چەندین میوانمان هەیە بۆەوەی کە کاتێکیش بێ بۆ ئەوان سپاس دەکەین بەوەی کە لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا بەشداری کرد و ئێستاش بینەرانی خۆشەویست ناوبڕێک دەبینین و دواتر لە خزمەتی ئێوە خۆشەویستان داین
خۆشەویستان بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتن لە کەناڵی ئاسمانی ڕۆژهەڵات تیڤیەوە. سڵام هەیە لە خزمەتی ئەو بەشە لە بینەرانی خۆشەویست کە ئێستا بوونە سەر بەرنامەی ئێوە و بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. یەکێکی دیکە لە میوانانی بەرنامەی ئەم شەوی ئێوە ڕۆژهەڵات هاوڕێ ڕۆشنا جوانمەردیە، یەکێک لە ئەندامانی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات. هاوڕێ ڕۆشنا سڵاو، ئەو کاتتان باش و بەخێر بێنمە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. سڵاو بۆ ئێوەش کاک موختار، هەروە سڵاو بۆ بە بینەرانی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتیش. هاوڕێ ڕۆشنا، هەروە کە بە درێژایی مێژوو و بینەرانی خۆشەویستیش لەوە ئاگادارن، دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەمیشە یاسا و ڕێسەهایەکی داناوە بەتایبەت لە بواری ژنان و مافەکانی هەمیشە خوڵقێنەری کارەسات بووە. دەسەڵاتی کۆماری ئیسلامی تا چەندە تاوانبارێ لە خوڵقانی وەها کارەسات گەلێکە لە شاری مەهاباد و لە شارەکانی دیکەی ئێران و کوردستان بەگشتی دێنە ئاراوە؟ بەڵێ بەلەوە بچینە ناو بەحسەکە، منیش هەر لێرەوە لە لایەن کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵاتەوە هەروە لەلایەن خۆمەوە پرسە و سەرخۆشی خۆمان لە بنەماڵەیە کاک حەمید خوسرەوانیەکەین باوکی فەریناز کە هیواداریمە دوایین خەمیان بێت. کاک موختار، خۆتان باشە زانن کە لە کۆماری جمهوری ئیسلامی ئێران و بەگشتی ئەو ئستبدادە کە حاکمە، ئەو دیکتاتۆریە کە وجودی هەیە، ئێستا کە ژنان یەکێک لە قوربانیەکانی ئەم دەسەڵاتن، بەگشتی ژنان لە کۆماری ئیسلامی تووشی توندوتیژیەکی زۆر دێن. یەکێک لەو توندوتیژیانش کە ئێستا ژنەکان لە ئێرانە تووشی بوون، یەکێک توندوتیژی دەوڵەتیە کە لە وڵاتانێکی غێری دموکراتیک و لە وڵاتانێکی ئیسلامیە زۆرتر ڕوئا. ئێرانیش یەکێک لە وڵاتانەیە کە ژنان تووشی ئەم توندوتیژیە هاتن و یەکێک لە سەرەکی ترین و تاوانبارترین ئەتوانین بێژین خۆی دەوڵەتە کە بە تەسریبکردنی ئەو قوانینانە کە دژی ژنانەوە دژی یاسا مرۆڤایەکانە، ئەمانە خۆی تەواوی ئەتوانین بێژین کە سەرەکی ترین تاوانباریە ئەو کەسەی کە جنایەتە هۆکارەکەی وا یا جنایەتەکە ئەخڵکێنی ئەتوانین بێژین خودی دەوڵەتە. بەڵێ هەڵێ ڕۆشنا پەیامی کاتووە لە هیوا لە شاری بۆکان، دەڵێت پێرێ دوعا دوێنێ فەرخۆندە ئەمڕۆ پەریناز خوسرەوانی کرانە قوربانی توندوتیژی سبەینێش کام دایک و کام خوشکمان دەبنە قوربانی، دەبێت توی وشیاری لە کۆمەلگادا بچێنین، دەبێت هەڵ بدەین لە بنەماڵەوە دەست پێ بکەین تا کۆمەلگا ئازاد بێت. ئێستاش پەیوەندیەکمان لەگەڵا، سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. سڵاو لەبێ و ئەو کاتتان باش. بینەرانی خۆشەویست، خاتون نیشتمانی حوسێنیمان لەگەڵا، یەکێک لە چالاکانی بواری مافەکانی ژنان لە دەرەوەی وڵات. سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. سڵاو لێبێ و ئەو کاتتان باش، فەرموو. ئەو کاتەوە باش ببوون بگیرێمە زۆر بەڕائیسی لە لای مناوەژێ. سڵاوەتم هەیە بۆ بەرنامەی ئێوە بۆ بینەران و میوانانی بەرنامەکەتان. سپاس دەکەم نیشمان خان. چ زانیاریەکتان هەیە لە کوژرانی فەرینازی خۆسرەوانی لە شاری مەهاباد؟ بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی پچڕا. هەوڕێ ڕۆشنا، چەند پەیامی دیکاتەوە کە من یەکێک لەو پەیامانە دەخوێنمەوە، دەڵێت خوشکی هاوبیر لە بۆکان، منیش کردەوەی وەها لە هەر کوێ بێت مەحکوم دەکەم و ئاواتم ئەوەیە کە چیدی کە شاهێدی وەها کارەساتێک نەبینەوە. بەڵام من بە کاکیوا لە بۆکان دەڵێم کاکی برا، تا کۆماری ئیسلامی لەسەر کار بێت و پەرەپێدەری بەسیج و مەزهەب بێت، بە تێنێ ناتوانین توی وشیاری بچێنین، دەبێت لە ڕیشەوە هەنگاوەکان بهاوێن. هاوڕێ ڕۆشنا، ئێوەکو یەکێک لە ئەندامانی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات کە مەکۆی خەباتەکەی ئەو پانتەیە کە تێیدا خەباتەکات و زۆمی لەسەر ڕۆژهەڵاتی کوردستانە، ئێوە وەکو کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات چ پێشنیارێکتان هەیە بۆ ئەوەی کە لەوەها بارودۆخێکدا کە ژنێک دەکوژرێت، کچێک دەکوژرێت یا دەبێتە قوربانی، ئێوە چ پێشنیارێکتان هەیە و یا چ هەنگاوێکتان هەڵگرتووە بۆ وەها دۆخێک؟
بەڵێ ئێمە دیارەوەکو خۆمانەکو کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات ڕاگەاندنمانداوە ئەم کردەوە قیزەوەنمان محکوم کردا بەڵام بنسبەت ژنانی ئێرانەوە ئێمە پێمان وایە هەمیشە خەبات لە ئێرانە بەتایبەت لە کوردستانە هەمیشە بەردەوام بووە خۆی ئەو ئێعدام و زیندانانە ئەوە نیشانەیەوەی کە هەمیشە خەبات بووە لە کوردستانە بەڵام وەکو ئەوەی کە ئێمە چی بکەین بۆ ئەوە بتوانین ژنان زیاتر وە حتا پیاوانیش وە ئەم کولتورە ناشرینە ئێستا ئەبینین کە فەرهەنگی توندوتیژی لەگەڵ ژنانە لە ئێرانە زۆر زاڵ بووە بەردەوام هەر دەفحێک و بە جۆرێ جارێ بە ئەسید پاشی وەیە جارێ بە خۆدکوشی یا جارێ بە سووتان ئەمانە هەمووی جزئی و کولتورەیە کە توندوتیژی لەگەڵ ژنان ناکرێت ئێمە پێمان وایە کۆمەڵگای مەدەنی جامعی ئێران نابێت بێدەنگ بێ لەبەر ئەوهینا و هەر کەس و بە ئاست و توانایی خۆی ئەتوانێت لەو بابەتەوە فەرهەنگسازی بۆ کە توندوتیژی نسبەت بە ژنان چەندە ناشرین و قیزەونە وەکاری بۆ بکات لەسەر ئاستا. بەڵێ هاوڕێم ئاماژە دەکەن کە پەیوەندیەکی تەلەفۆنمان لەگەڵە سڵاو لەبێ و ئەو کاتتان باش. سڵاو لەبێ و کاتتان باش فەرموو. سڵاو لەبێ ئەو کاتەوە باش ببوورن من دەنگێ بە بەعیشی بۆ داهات هەر بۆیە بەڵێ نیشتمان خان چ زانیاریەکتان هەیە لە ڕوودانی ئەو کارەسەتە لە شاری موهاباد؟ ئەو زورێکی بگەم بەدەنگی ئێوەدیسان زۆر بە بەعیشی بۆ من دێ زانیاری لەسەر لە بابەت خۆکوشتنی ئافرەتێکی موهابادیەوەیە ئەمن پێشێکی پرسە و سەرخۆشی خۆم ئارامکردن لە ماڵی بەڕێزی ڕەوانشان دەکەم و خۆم بە هەڵدەری خەمەکەیان بزانم خۆکوژی فەرینازی خودسەوانی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە شاری موهاباد دەستیان بەداخەوە دیسان ئێمە کردە شاری پێشێرکردنی ماسەکانی مرۆڤایەتی لە بەرابەر ژناندا ڕۆژی دووشەمبەی ئەو هەفتەیە فەرینازی خودسەوانی کە لە هۆتێلی تارای شاری موهاباد کار دەکا بە هۆی دەستدرێژی مەئمورێکی ئیدارەی ئیطلاعاتەوە خۆی لە تەبەقەی چواری ئەو ئاپارتمانە ئەو هۆتێلە دارێتە خوارێ و بەداخەوە هەرو کاتی گیانی بەدەستدەدا ئەوەی کە بەدەستمە گەیشتۆ ئێمە زۆرمان پێ خۆش بۆ کە دەگەڵ بنەماڵەکەی فەرینازی خودسەوانی لە موهابادەوە ئێستباسمان هەبێ بەڵام بەداخەوە ئەوان هەموو تحتی حفاظەتی ئیدارەی ئیطلاعاتن و خانەوادەکەی ئەو کەسانێک کە بە ئێستباسی مستەقیمەوە بەڵەو پەروەندەیەدان موبایلەکانیان کوژاوەتەوە ئەوەندەی کە ئێمە ئاگاداربین خەڵک خەریکی ناڕزایەتی دەربڕین حکوومەتی و هاوکار و هاوپشتی خانەوادە و بنەماڵەکەی فەرینازی خودسەوانی بەڵام لە ئیدارەی ئیطلاعاتی موهابادەوە هەڕەشەکراوەتە سەر خەڵکو و هەروەها لە فەرمانداری شاری موهاباد خەریکە بەرنامەهایەک بەڕێوە دەچێت بۆی کە ئەو قەزیە بەلاڕێدا بچێ و شتایەکی دیکە و زەریاناتێکی دیکە بایە لە پشتی ئەو قەزیی. بەڵێ خاتون نیشتمان یەکێک لەو مەسەلانەی کە کۆماری ئیسلامی هەمیشە هەوڵی داوە چاواشەی بکات بەڵام لەلایەن ژنان و پیاوانی ئازادی خوازەوە بەرپەرچ دەراوەتەوە هەروەکە خۆشتان ئاماژتان پێکرد ژنان و پیاوانێکی ئازادی خواز لە سەر تاسەری کوردستان بەڵێ هەروەکە ئاماژەم پێدا ژنان و پیاوانێکی ئازادی خوازدا کوردستانی ڕۆژهەڵات و کوردستان بەگشتی خوازیاری ئەوەن کە کردەوەی وەها محکوم بکرێت ئێوەش بۆ ئەوەی کە ژنان و پیاوانی ئازادی خواست هەنگاوێک بنێن بەرەو ئەوەی کە کردەوەگەلی وەها کەم بکرێتەوە و بکەران و تاوانبارانی وەها کردەوەیەک بە سزای خۆیان بگەن پێشنیاری ئێوە چییە لەو بارەوە؟ ئەوەندەی کە من تێ بگەم لە پرسیارەکەتان ببوورە دیسانی دەنگی ئێوە زۆر بەخراپی بۆ من ئەوەندەی کە من تێ بگەم لە پرسیارەکەتان هۆکاری ئەو دەریانە لەگەڵەوە سەر جامعەیە کە ئێمە تێدا دەژین جامعەیەکی کە ئەمن ئێمە لە چەند ڕۆژی مابردووە دایم فکرەوەی دەکەین و بۆچی هەرمی هەکەسێکی کە ئەو قەزێ تاولە دەکا بۆچی ئەو خانمە حاضر دەبن لە تەبەقەی چواری یەکدانە هۆتێلدا خۆدایە بخوارێ بۆچی خۆکوشی بۆ خۆی انتخاب دەکا بۆچی هیچ زڕگایەکی نەماوە بۆچی ئێمە لە جامعەیەکی جان دەکەین کە تەواوی هەستەکان تەواوی ئەحساسەکانی دیگە سالارانە لەسەر ژنبوونی ژنانی ئەو جامعەیەدا زاڵە بۆچی ئەو جامعەیە هیچ قانونێکی لە بەرابەر حفاظەتی ژنان و کسانێکی کە لەوێ دەژین نییە. بەڵێ پرسیاری کۆتاییم ئەوەیە نیشتمان خانم لە هاتنارەی وەها کارەساتێک کۆماری ئیسلامی هەمیشە هەوڵی داوە ئەم کردوانە بەرەو چاوی ئەمنیەتی و ڕوانگەی ئەمنیەتیەوە سەرکایە و ئەیا پەیوەندی با بە یەکێک لە لایەنە سیاسیەکانی کوردستانی ڕۆژهەڵاتەوە ڕای ئێوە لەم بارەوە چییە؟ خەڵک دەبێت چۆن هەنگاو بڵێن؟
لە هاتنە ئارای وەها کارەساتگەلێکی دڵتەزێندا هەمیشە دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی هەوڵیان داوە کە بەڕوانگەی ئەمنیەتی و چاوی ئەمنیەتی و مەسلەیەکی سیاسیەوە قەزیەکە بێنە ئاراوە. پێشنیاری ئێوە چییە بۆەوەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە وشیاریەکی تەواوەوە مامەڵە لەگەڵ وەها پرزگەلێکا بکەن کە ئێمە بینیمان هەر لە شاری مەهاباد کوژران یا شەیدکردنی شوانە سەید قادر بوو بە هۆکاری ئەوەی کە بزوتنەوەیەکی بەهێزی جەماوەری سەر تاسپای کوردستانی گرتەوە. پێشنیاری ئێوە لەم بارەوە چییە؟ من جوان بە پرسیارەکە چی هەندێشتم بەڵام هەوڵی خەڵکی مەهاباد دەتوانن لە پشتی ئەو زریانەی ئەوە بێت کە ئەوان بە قورسی لە پژە زریانە ڕابوەستن بۆ ئەوەی کە ئێمە ئەوڕۆ ماوەی 1 ساڵی ڕابردوودا شاهیدی دەیان زریان و کارەساتی وا بووین کە هەر یەکەی بە جوورێک و بە شێوازێک دەگەڕێتەوە بە ڕژیم سەرخۆشی لە سەردانەن درێن بۆی کە ئێمە کاتێک ئێمە لە ڕژیمێکی تەواو ئەمنیەتیدا دەژین و هەموو ئەوانەی کە لەگەڵ ڕژیم هاوکارن هیچ سەنووی واقعی خۆیان نییە هەڵبەت لە زۆر کاتێکدا ناتوانین بیشارنەوە ئاشکرا دەبێت کە تەقریباً ئەوە دەستەبێتی زۆر کەمی هەیە وەک ئەوەی کە من خەبەردار بووم لە فەرمانداری شاری مەهاباد بە هاوکاری هێز و ئەمنیەتەکانەوە خەریکن بۆ داواکە دەشاردنەوە و دایانهەیە بەسەر کارمەندێکی هۆتێلەکەیدا بێن بڵێن ئەو خانمە لەگەڵ کەسێک لە ئێرتباطدا بوو و هیچ پەیوەندێکی بە ڕژیم و بە ئەفرادێک نییە کە بە ئیدارەیەکی ئیطلاعات بوون بەڵام ئەوە دەتوانێت تەنانەت یەکدانە تۆمەت بێ و خەڵک وەک هەمیشە دەتوانن لە پشتی ئەو خەزی ڕابوەستن بۆی کە نەتوانێت ڕژیم ئەوەی بەلاڕێدا ببات. بەڵێ سپاس نیشمان خانم بۆ بەشەری لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا ئەگەر وتەیەکی کۆتاییتان هەیە لەو بارەوە فەرموو. سپاسی ئێوە بەرنامەکەتان و میوانانی بەشداری بەرنامەکەتان دەکەم ئەمن تەنیاویدانە ڕاگەیانم هەیە ڕۆژی یەکشەمبە 20 مانگی 1994 بەرامبەر لەگەڵ 10 مەی 2015 لە سەواوی ئوروپا کانادا و ئەمریکا ڕێکێوانی سەبارەت بۆ زریانە ساز دەکرێت. ئێمە هەمومان پشتیوانی خۆمان لەو بەرنامەیە و لەو کەمپەینە ساز دەکەین و تکا لە خەڵکی شاری مەهابادیش دەکەین هاوکار لەگەڵ ئەو بەرنامەیە بن و توشتی بنەماڵەی فەریناز و خسرەوانی بەرنەبن بۆی کە فەریناز ئەگەر ئەو ڕۆژ تەنیا بۆ لەو کارەساتەدا بۆ دواتر ببێتە ئامۆژگارێک بۆ کسان و ژنانێکی کە لەو وڵاتە دەژین بۆی کە بتوانن حەدیەقەن لە وڵاتی خۆیان و لە شاری خۆیان بتوان ئاگاداریان بەسەر ژیان و کردەوەی خۆیانەوە هەبێ. سپاس بۆ بەشاریت نیشتمانخانی حوسێنی لە دەرەوەی وڵات. هەوڕێ ڕۆشنا وتەی کۆتاییتان هەروەکە ئاماژەم پێکرد ئێمە لە بەرنامەکەدا چەندین میوانمان هەیە چ بە شێوەی حەزوری چ بە شێوەی تەلەفۆنی بۆی کە کاتێکیش مێنی بەوان وتەی کۆتاییتان چییە لەم بارەوە؟ وەڵام تەنها داواکاریمەوە ئەوەیە کە خەڵکی مەهاباد و هەروە خەڵکی کوردستان بنەماڵەی فەریناز ینی هاودەنگ بن لەگەڵ یاناوە ئەوەندە هاوسۆزی و هاوخەمی خۆیان بن تەکیانە کە ئەوانیش بتوانن هەدەقەل حەقی کچەکەیان ئەو جۆرەی کە گەرێکیانە بیشارن و خوێنەکەی پاماڵکەن نیشانی بن کە بەڕاستی وانە بووە و ئەمە کردەوەیەکی خۆکوژی تەنها کردەوەیەکی خۆکوژی نیە بۆ شتێ بووە کە گەرێکیان بووە مەسەلەکەەوە بۆ تەجاوزێکن بە کچەکەیان و کچەکەیشان لەبەرەوە کە مەسەلەیەکی ئاوای لێ هاتووە. من پێم وایە پاڵپشتیکردنی بنەماڵەی ئێستەی فەریناز یەکێ لەو شتانەیە کە ئێمە داواکەین لە خەڵگو هەوە کەمپینیشی بۆ کەمپین توانین کەمپینی بۆ دروستکەن و ئێمە شوەکو خۆمانەکو و کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لێرە هەردوای بەرنامەکەیەوە گەرەکمانە زیاتر کارکەین لەسەرم تەوەرە. بەشێک لە ئاورانی ژنانی کۆمەڵی ڕۆژهەڵات ئاماژەیان بۆ کرد کە لەبەر نووسنگەی پەرلەمانی کوردستان لە شاری سلێمانی گوایە ئاکسیۆنێک بەڕێوە دەبن. بەڵێ ئێمەش دقیقاً هەر بە تەمای ئەو کارین. بەڵێ سپاس بۆ بەشەی لە بەرنامەی ڕۆژهەڵاتە. بینەرانی خۆشەویست بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتی کە هەموو پێنجشەمەیەک بەڵام بە حکمیەوەی کە ئەو کارەساتە لە شاری مەهاباد داخڵقا بە پێشنیاری ئێوە و بەشە لە بینەرانی خۆشەویست بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتمان هێنایە ئەمشەو چوارشەممە. ئێستاش ناوبڕێک دەبینین و پاش بینینی ئەو ناوبڕا لەگەڵ میوانێکی دیکای لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا درێژە بە بەرنامەکەمان دەدەین.
خۆشەویستان بینەری بەنامەی ئێوە ڕۆژهەڵاتن ئێوەش دەتوان لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 00964 750 0416 لە ڕێگای وایبەر واتساپ و لاینەوە پێیان بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات بنێن و لەسەر تەوەرەی بەرنامەکە کە کوژرانی فەرینازی خسرەوانیە لە شاری مەهاباد ئێوەش دەتوان بەشداری لە بەرنامەکەدا بکەن. بۆ ئەم بەشە لە بەرنامەکە میوانداری هاوڕێ پەروینی خاڵندی یەکێک لە ئەندامانی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵی ژنان لە وڵاتی فینلاندمان کردووە. هاوڕێ پەروین سڵاو لێبێ ئەو کاتتان باش و بەخێربێن بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. سپاس بۆیە باش. هاوڕێ پەروین هەروەکە لە درێژەی بەرنامەکەدا بینیتان بە حکمی ئەوەی کە سنەت و داب و نەریتێک بە درێژایی مێژوو بەسەر کوردستاندا زاڵە. تا چەندە زاڵبوونی ئەو سنەت و داب و نەریتانە کاریگەرە لەسەر خوڵقانی وەها کارەساتێک و یا بە جۆرێ لە جۆرەکان بەشێک لە کۆمەلگا پشتگوێی وەها کارەساتێ بخەن و نێنە دەنگ لەسەری. بەڵێ ئەم لە پێشدا هاوخەمی خۆم لەگەڵ بنەماڵی فەریناز خسرەوانی دەردەبرم بۆ جوابی ئەو پرسیارەتان دقیقاً لە کۆمەلگایەکی کوردەواری ئێمەدا کە بەداخەوە بە درێژایی سێدەها زیاتر کۆماری ئیسلامی بە نەریتێکی ئیسلامی کۆنەپەرستی زاڵە بەسەر کۆمەلگای ئێمەدا و نەبوونی هیچ گونە ئازادێکی فەردی و تاکی لە کۆمەلگای ئێمەدا بەداخەوە ئەو نەریتانە زۆر ڕوو دەدات و بە دلیلی وەی کە هیچ تاکێک حەقی ئازادی دەربڕینی خۆی نییە کە بە ئازادی بژی دووچاری ئەو توندوتیژیانە دەبنەوە بەتایبەت توندوتیژی جنسی بەردەوام ڕوو بە زیادبوونە لە کۆمەلگای ئێمەدا. بەڵێ لە ئێران بەگشتی کوردستان بە تایبەتی سێ پارێزگای کۆنشینی وەکو پارێزگای ئیلام، کرماشان و پارێزگای سنا بەپێی ئامەرێکا خودی کۆماری ئیسلامی و بە جۆر لە جۆرەکانی چالەکانی مەدەنی ئەوەیان پشتڕاست کردوەتەوە. ئەو سێ پارێزگا کۆنشینە بە حکمی نەبوونی هەلیکار ڕێژەی خۆکوژی و خۆسووتاندنی ژنان لەو سێ پارێزگایە لە ئاسیێرانە زۆرتر بووە. تا چەندە فاکتەری اقتصادی کاریگەرە لەسەر ڕێژەی خۆکوژی و خۆسووتاندنی ژنان؟ بەدڵنیایی مەسلەی ئابووری و اقتصادی لەسەر ژیانی تاکە کەسدا تاسیری یەکجار زۆر لە کۆمەلگایەکی کە ژن بووی نێ کار بکە و هەتا ئەوەی کە لە سەرکاریشە بەداخەوە لەلایەن جمهوری ئیسلامیەوە دەردەکردرێن و لەلایەنێکی زۆرەوە تحتی فشارن و نەبوونی بازاڕی کار هەتا بۆ پیاوان جگە لە ژنان نییە ئەو شەرایەتەیدا هەم ڕێژەی تەلاق یەکجار زۆر لەسەرێ لەو ئۆستانانەی پارێزگایانی کە بە ڕێزر ناوت بردن هەم ڕێژەی خۆسووتاندنی ئافرەتان یەکجار لەسەرەیە کە ئەو ئامارەی کە ئەمە تقریباً بڵێم 6 مانگ لەوە پێش بەدەستمە گەیشتەوە ینی ڕۆژێ لانی کەم 2 تا 5 کەس لەو ئۆستانانەدا پارێزگایانەدا خۆ دەسووتێنن کە ڕێژەی تەلاقیش کە بێسنوورە بەداخەوە. بەڵێ ئاوڕێ پەروین چەند پەیامێک هاتووە کە من سیما لە شاری سنا دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. سڵاو بۆ ڕۆژهەڵات، منیش بە بیستنی ئەم هەواڵە شۆکە بووم چون هەر ئێمەی ژنان دەبینە قوربانی کەچی قاتلەکانمان وەک قاتلەکەی ڕێحانە جەباری بە حکمی ئیطلاعاتی بوون ئازاد دەکرێت. ئەگەر ئاکسیۆن و خۆپیشاندان نەکرێت ئەم کابرا پاسدارە کە قاتڵی فەریناز خسرەوانیە ئازاد دەکرێت. با هوشیار بین ئەی ژنانی بەشمێنێت. هاوڕێ پەروین، ئێوە خۆتان ئەندامی کۆمەڵان و کۆمەڵ ژێک لەو حیزبانەیە کە هەمیشە خوازیاری ئازادی ژنان بووە لە کۆتوبەندی یاساکانی کۆماری ئیسلامی و یاسای پیاوسالاری. پێشنیاری ئێوە چییە بۆ ئەو ژنانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە جۆر لە جۆرەکان چالاکی ئەنوێنن لە ڕاستای مەحکومکردنی وەها کردەوەیەک؟ خۆشبەختانە ژنەکانی مە ئێستێکانە لە بواری خوێندەواریدا چوونەتە سەرێ ولی لە بوارەکانی دیکەرەکە لەلایەن دەوڵەتەوە تحتی فشارن زۆر ناڕەحەتی دەبینن. بەڵام بەختەوەرانە ئەو ژنانە ئەوە نین کە بێدەنگیش بن لە کۆمەلگادا هیچ دەنجێکیان نەبێ هیچ هەستێکیان نەبێ دە زۆر ڕێکخراوەی نهێنیدان هەر بۆ جەریانەی فەرینازەوە ئێمە هەر ئەو ژنە چالاکانی کە لە ناوخۆدا دوور لە چاوی جمهوری ئیسلامیدا
کاردەکەن زانیارێکی یەکدار زۆریان بەمەگەیاندووە هەر ئەوانە ژەرخانەکانی قەرارە کە سبحینە هەم پێنجشەمبەی هەم جومعای 5 بۆ 6 ئێوارێ خۆ پێشاندا نیشاندن. ژنانی ئێمە ئێستا لە کۆمەڵگادا هەتا ئەگەر داژنە مەزرین وەکو کارمەندێک بچن لە پژمیزێک کار بکەن لە نێو خۆدا بە خڕبوونەوە بە دانیشتن لە کتێبخانەکاندا لە شوێنەکانی یاری وەرزشیەکاندا کۆ دەبنەوە بە باسەکەن و هەر ئەو کۆمەڵە ژنانن کە بەردەوام پەیوەندیان لەگەڵ ئێمە هەیە لە ناوخۆوە ئیتلاعاتمان دەدەنێ. وڵی هاوڕێنم ئاماژەکەن کە پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵا سڵاو لەبێ و ئەو کاتتان باش. سڵاو لەبێ و ئەو کاتتان باش. وڵێ بەداخەوە پەیوەندیەکە قەت بووە هەوڕێ پەروین. پەیامێکی دیکات و ئەڵێت هاوکلاسی سەحەر چۆینی ئەو کچە بوو کە لە دانشگای بوو عەلی هەمەداندا خەڵکی مەریوان بوو ئەویش بە شێوەی گوماناوی کوژرا. ئەمە یەکێک لە هاوکلاسەکانی ئێوە کەم ئێمە لێرەوە سڵاوی لێ دەکەین. سڵاو دەستخۆشی لە بەرنامەکەتان. سەحەر و سەحەرەکان هەر ڕۆژە لە گۆشەیەک لە کوردستان دەبنە قوربانی و کۆماری ئیسلامیش خۆی تاوانبار و قاتڵە چون پشتیوانی لە قاتڵان دەکات. کوا قاتڵەکەی سەحەر چۆینی، کوا قاتڵەکەی ڕێحانە، کوا پەروەندەکەی سومەیە فەیزوڵڵا پور. هیوادارم ئەم جارە قاتڵانی ئێمەیەکچان بگەنە سزای خۆیان. ئێستاش خاتون شەهلا دەباغیمان لەگەڵا سڵاو لەوێ و ئەو کاتتان باش. سڵاو لەبێ ئەو کاتتان باش. سپاس. خاتون شەهلا هەروواکە ئاگادارن لە شاری مەهاباد کچێکی دیکە بوو بە قوربانی سیاسەتی پیاوسالاری و یەکێک لە دەست و پەیوەندەکانی ڕژیمی ئیسلامی لە شاری مەهاباددا. هەروواکە بینەرانی خۆشەویستیش ئاگادارن کردەوەگەری لەو چەشنە لە مێژوودا هەردەم دووپات دەبێتەوە. ئێمە لە ئێران بەگشتی و کوردستان بەڵێ پرسیارەکەم ئەوەیە ڕێژەی خۆکوژی و خۆسووتاندن و هاتنە ئارای وەها کارەساتێک لە کوردستانی ڕۆژهەڵات و ئێران بەگشتی هۆکارەکانی دەتوانن چی بن؟ بەڵێ فەرموو. بەڵێ ئەوەندەی کە من پێگەیشتم کەمە بێ بە پرسیەکانە بۆ کارەکانی هەمچین کارە سواتێک دەتوانێت بێت. بەڵێ فەرموو. پێشەکی من بە ئەوە من کە خۆم بە شەریکی غەمی بنەماڵەی بەڕێزی خۆشەوانی دەزانم و ئەو ڕوویدادە ناخۆشە ڕاستی کارگەرێکی زۆر لە هەمومان لەسەر هەمومان کە لە دەرەوەی وڵات دەژین بووە. دیارە حتما دۆستانی بەڕێز پێشتر نازان باسەکەتان چناوچەنی سەدە پێشە حتما لە زەوایای زۆرا و زۆر ئەو باسە کراوە کە ئەساسەن لە جمهوری ئیسلامیدا ژن لە چۆ قەراری گرتەوە چۆن چاو لە دەستەی ژن دەکردێت لە هەمان ڕۆژانی ئەوەڵی جمهوری ئیسلامی کە هاتە سەرکار ئەساسەن چۆن هەڵوێستی کراوە لەبەم کارکتەری ژن بە شخصیەتی ژن لەبەم پێگە و جێگەی ژن لە جمهوری ئیسلامیدا وە بەتایبەت دەگەبێ لەسەرەوە لەسەر ژنی کورد جمهوری ئیسلامی چڕاندەیەکی هەیە. دیارە من پێم خۆشە زیاتر باسەکەی خۆم لەوەی بەرمە دەبێت کە ئەساسەن بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی خاتون شەهلا دەباغی قەت ئەبوو. هەوڕێ پەروین وەکو یەکێک لەو پرسیارانی کە هەمیشە ئەڕوبەڕووی ناوەند و میدیاکاران دەکرێتەوە کە ئێمە لە میدیاکاندا باسی بکەین ئەوەیە کە چی بکرێت بۆەوەی کە ڕێژەی ئەو کارە ساتگەلە لانی کەم ناڵێن لە ژێر چەتری کۆماری ئیسلامیدا دەگات بە سفر لانی کەم بگات بە حەداقەلێکە
ئێمە کەمتر تووشی ئەو خەسارانە بین لە کۆمەلگای خۆماندا. ئێمە لە تەرق مێدیاوە لە تەرق هەر شێوەیەکی کە ڕاگەیاندن بێ دەتوانین زانیاری ژنان ببینە سەرە ئاگاهی زیاتریان بدەینێ لە بارەی مافی خۆیان کە ئەوانش ئینسانێکن نابێ بێڵن کە حەقیان بخۆردرێ نابێ بێڵن ژێرچەپۆک بن دەبێت دەنگی خۆیان بەرزکردنەوە لە بەر مافەکانی خۆیاندا کۆتانەیەن ئەوەی کە دەیانوێت بە ڕاشکاوی هاواری بۆ بکەن و بەدەستی بێنن. بەڵێ چەند پامی دیکاتوە کە من ئیجازەت دایان خوێنمەوە. شیوە لە شاری جوانڕۆ سڵاو لە بەرنامەکەتان و لە میوانی بەرنامەتان ئاواتەخوازم کە سەرکەوتوو بن. من پێشنیارێکمەیە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی ئەویش ئەوەی کە هەر کەسە و لە شاری خۆی و لە شوێن و ناوچەی خۆی بە هەڵکردنی ئاڵایەکی ڕاش بێزاری و نەفرەتی خۆی لە ئەو کەسانەی کە بکەری ئەو کردەوە بوون کە ئەوەی کە لە بەرنامەکەدا بینیم و بیستم یەکێک لە مۆرەکانی ئیطلاعاتی کۆماری ئیسلامیە لە شاری مەهاباد کە خەڵکی ڕوونیەیە. بینەرێتر دەڵێت سڵاو و ڕێز و خۆشەویستی خۆم و سەرجەم دۆستانم کە ئێستا پێکەوت دانیشتوین لە ئێوە و لە بینەرانی خۆشەویست و میوانی بەرنامەکەتان منیش لەسەر ئەو بڕوایم کە هاوکلاسیەکەی سەحەر چۆینی باسی کرد ئەوەی کە ئێمە هەمومان یەکدەنگ بین ئەگەر هەمومان هاوڕا بین لەسەر ئەوەی کە لە کاتوساتی وەهادا کە کردەوەی جنایەتکارانی وەها دەخۆڵقێت هەمومان ئەگەر هاودەنگ بین کەس ناتوانێت زەفرمان پێ بدا. ئێستاش هاوڕێنم ئاماژەکەن کە هاوڕێ سەبری بەهمەنی یەکێک لە چالاکانی بواری مافەکانی ژنان لەسەر هێڵی تەلەفۆنە سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. سڵاو لەبێ ئەو کاتتان باش. سڵاو لەبێ و ئەو کاتتان باش فەرموو. ساڵڕێزم هەیە بۆ ئێوە هەروەها بینەرانی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. سپاس هاوڕێ سەبری. هەروە کە بینەرانی خۆشەویستیش ئاماژەکان یا ئاگادارن ئەوەیە کە قانونی مەجازاتی ئیسلامی لە کۆماری ئیسلامیدا لە یەکێک لە بەندەکانیدا دفاعی مەشروعی بۆ ژنان داناوە. بەڵام حتا بەبوونی ئەو مادە یاساییەش ئێمە بینیمان قاتڵانی ئەو کەسانەی کە ئەو مادە دەیانگرێتەوە واتە دفاعی مەشروع کە نمونەی ڕێحانە جەباری بوو دفاعی مەشروعی لە خۆی کرد کەچی ئەدام کرا. ڕای ئێوە لەم بارەوە چییە؟ بەڵێنی سەرەتا سڵاوێنێرم بۆ بنەماڵەی فەریناز و هەندام ڕێگەشەوە سەرخۆشی لە بنەماڵەی فەریناز دەکەم و هەروەها سەرخۆشی لە هەموو ژنان خەمخۆرانی دموکراسی و یەکسانی و ئازادیەکەم. دیارەوە خۆشتانە پرسیارەکەتاندا ئاماژی کەم پێدا ئەم چۆشنە تونند و تیژیانە بەداخەوە پەیوەندەکەی قەت بوو. تا هاوڕێیانی هاوکارم پەیوەندەکەی هاوڕێ سەبری وەردەگرنەوە من چەند پێیان دەخوێنمەوە. خوێندکارانی دانشگای پەیامنووری مەریوان پەیامێکی نردووە ئەوژەوەی کە ئێمەش وەک هەموو چین و توێژێکی کوردستان ئەم جینایەتە نوێیەی دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی لە شاری مەهاباد محکوم دەکەین و ئامادەین بۆ هەر چەشنە ئاکسیۆن و خۆپیشاندانێک بڕوخێت کۆشکی پڕ لە تاوانی پیاوسالاری بژی بەرابەری ژنان و پیاوان. خوێندکارانی دانشگای پەیامنووری مەریوان. هەروەها کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵاتیش ڕاگەیاندیەکیان داوە کە داوایان لێکردوین بۆیان بخوێنینەوە. هاتووە دیسان جنایەت دیسان دووپەتبوونەوەی مێژوو بە درێژایی حاکمیەتی کۆماری ئیسلامی خەڵکی کوردستان و ئێران بەگشتی بەهۆی سیاسەتی هەڵای ڕژیمەوە تووشی نەهامەتی و ڕۆژڕەشی بوونەتەوە. ئێمەی کوردیش وەک بەشێک لە کۆمەلگای شێردەسەڵاتی حاکمیەتی نامەشەی کۆماری ئیسلامی هەردەم لەو نەهامەتیانە بێبەش نەبووین بە ئاعدامکردن تیرۆر و ڕەشەکوژی قوربانی سیاستەکانی کۆماری ئیسلامی بوون. دوایین جنایەتی ئەم ڕژیمە و دەست و پەیوەندەکانی کوژرانی پەریناز خۆسرەوانی لە شاری مەهاباد بووین کە دڵی ئێمە و لاوانی خەباتکاری ناوڕیزەکانی کۆمەڵی وەک باقی چین و توێژەکانی هەژان کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵات. ئێستاش هاوڕێن ئاماژەکەن کە هاوڕێ سەبری بەهمەنی لە سەرهێڵی تەلەفۆنە سڵاو لێبێ و ئەو کاتتان باش.
بەڵێ فەرموو. ئەگەر دەکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەم بکە لە ڕێگای تەلەفۆن. بەڵێ فەرموو. پێم خۆشە من لە سەرەتا باسە هۆکارێکی سەرەکی بکەم لە ڕوودانی ئەو ناوە توندوتیژیانە کە لە کۆمەڵگای ئێمە هەیە. دیارە توندوتیژی ڕواڵەتی جۆرە جۆرە بە هەندی فراوانە گرێتە خۆی، بەڵام ئەوەی کە هەمیشە نەبۆ بۆ قوربانیانی سەرەکی توندوتیژیەکانە کە ژنانن، ئەگەرچی چەندایەتی و چۆنایەتی توندوتیژیەکان بەردەوام ڕووی لە زیادبوون بووە، بەڵام هەرگیز ئێمە هەوڵێکی جدی نابینین بۆ کەمکردنەوەی ئەو توندوتیژیانە. یاسای سەقەتی نووسا و ڕێسای نووساوی کۆمەڵگای دواکەوتووی بە ئاین گۆشتکرا و وەک دوو دوانەی ژەهراوی بەردەوام ژیانی نیوەی زیاتری کۆمەڵگا واتە ژنانیان ژەهر خوارد کردووە و ژیانیان لێ تاڵکردن و دۆستکردن. ڕاستیەکەی کە هۆکارەکان زۆرن کە توندوتیژی لە ڕواڵەتی جۆرە جۆرە بەرهەم دەهێنێ و لە هەر کۆمەڵگایەک شۆ دیارە بۆ کۆمەڵگایەکی دیکەم هۆکارانە دەتوانێت جیاواز بێت، وەکو هۆکاری ئابووری، هۆکاری پەروەردە، شێوەی ژیانی کۆمەڵایەتی، یاساکانی یاسا بنەڕەتەکانی هەر وڵاتێک کە دیارە لە بەرنامەکەتانە کەم تا زۆر ئاماژەتان پێدا. بەڵام بەڕای من ئەوەی ئەمڕۆ لە کوردستان لە ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ڕێگەی خۆش کردووە بۆ توندوتیژی نواندن بە تایبەتی بەرامبەر ژنان لە پلەی یەکەمدا ئاینە. سەرچاوەکانی یاسا لە ئێران ئاین شەڕی ئیسلام و لەگدانەوەکانی زانایانی ئاینیە لەو دەق و تێکستە ئاینیانەی کە سەدەها بەسەری دەرسێقەڕ بۆ تایبەت بوون بە سەردەمێکی دیکە لە ژیانی مرۆڤایەتی و هەر شۆرێک کە لێکی بدەینەوە ناتوانێت بۆ ژیانی ئەم سەردەما وەکو یاسا پەیڕەوی لێ بکرێت، وەکو سەرچاوەی داڕشتنی یاسای مەدەنی و جەزایی خەڵکی لێبەر بگیرێت. ئەمە جگە لەو وێنایی کە ئیسلام بەژنی بەخشیوە وەک بوونەوەرێکی تاوانبار، وەک بوونەوەرێکی شەڕەنگیز کە هەموو فتنەکانی جیهان لەژێر سەری ژناندایە لە ڕوانگەی ئیسلامەوە. ژنبوون دەبێت یەک و دوو لە ڕوانگەی ئیسلامەوە بەخۆی تاوانەوە، بەخۆی ژنبوونەوە ژنان دەبێت باری قورسی هەرپەرستیەکانی ئاین وەکو دەسەڵاتێکی پیاوانە و لە خزمەت پیاودا هەڵبگرێت. جا پشتبەرسەن بۆ ڕوانگەیە لەسەر ژنان کە یاسادا دەڕژێت و پستەنەکرێت و پێڕەویشتەکرێت. لە هیچ یاسایکی کۆماری ئیسلامیشدا ژن و پیاو لە یەک ئاستا پاشا نەکراون وەکو یەک پلۆکایە ئینسانیان بۆ دیاری نەکراوە. بۆیە هەر ئەمە ڕێگە خۆشکرد بووە بۆ توندوتیژی بۆ سەر ژنان و دەستدرێژیکردنە سەر ژنان بە شێوازی جۆرە جۆر و بە پشتبەستن بەو یاسا پیاو پارێزە. دیارە ناکرێت ئەم بەرنامەیە من دەچمە سەر یەک بە یەکەی ئەو یاسایانە و ڕەنگە لە ماوەی ساڵانی ڕابردووشدا ئەوەندە لەلایەن ژنان و چالاکانی بواری یەکسانی دووپات کرابێتەوە بە جەستی لەسەر کرابێکە ئەو بەڵگە یاسایانە ئەمڕۆ نامۆنە بن لە کۆمەڵگەیانە. بەڵام یەک دوو بابەتی تایبەت هەیە کە من پێم وا بێ پەیوەندیداریشە بەم مەسەلەوە بە مەسەلەی خۆکوشتنی فەرینازی تەمەن 27 ساڵ کە پێم خۆشە لێرە ئاماژەی کردم. یەکێک لەو خاڵانەی کە لە یاسای مجازاتی ئیسلامی دابوونی هەیە و لە ڕوانگەیدا ڕێژەدانیەوە بۆ داگیرکردنە لە مافی ژنان کە پەرەی دوویمە لە مادەی 225 ئەو یاسایە کە چوارچێوەی دەستدرێژیکردن لە ڕوانگەی داڕێژەدانی یاساکەوە دیاری ئەکا. حاڵە ژن ئەگەر ڕازی نەبێت بە پەیوەندیکی سەکسی کە دیارە لە دەخی تێکستەکەتا بە زەناش ناوێت بێتەوە کە ئەویش بۆ خۆی باسێکی دیکەیە گەرەکە بۆ ئەو جۆرە ڕوانینەکە لەسەر هەموو پەیوەندیەکانی بەدەر لە زەماوەندی فەرمی بە یاسای ئیسلامی ناوێت ئەنەرکێت. ژنێک کە مەست بدیان بێهۆش بدیان لە خەوا بێت ئەمانە هەمووی وەکو دەستدرێژی تۆشاکردی. بەڵام خاڵی جێسەرنج بەو یاسای ئەوەسە کە تەمەن بۆ هەڵگرتنی باری بەرپرسیارەتی بۆ ژن لەم یاسایە 9 ساڵ لەبەرچاوگیراوە. وڵێ سپاس بۆ بەشداری هاوڕێسەبری هاوڕێن ئاماژەکەن کە کاتی بەرنامەکە بەرەو کۆتاییە. سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئەو ڕۆژهەڵاتدا. من بە کوردی بە یەک دقا جگە لەو باو خاڵی کردم کە بۆ خۆشتان ئەشارەتان پێدا لە پرسیارەکەتانە. بەڵێ فەرموو. بەڵێ باسی مەسەلەی دفاعی مەشروعەوەکە داکۆکیکردنی ژن لە خۆی لە بەرامبەر دەستدرێژیکردنەکە ئەمە لە بەڵگەی سێهەمی مادەی 155 هەمان یاسای جەزاییدا هاتووە کە باسەوە بارودۆخانکە کە دەستدرێژی ئەکردێتە سەر ژنان و دەستدرێژیەکەەوە ڕووداوی دەستدرێژیەکەی تیا ڕوو ئەدا. بەڕاستەوخۆ ئاماژە ئەکا بەو کردەوە هەڵسوکۆتەی ژنان کە خۆیان و کردەوەکانیان چۆن کاریگەری بووە لە ڕوودانی مەسەلەیەکی وە و بەپێ پێناسەکانی خۆیان دەپێ یاسا و شەڕ و ئەرسی ئیسلام دیاریکەواتە دێرەدا بەگومانەوە تۆشێژ نەکرێەوە لە پلەی یەکەمە نەوەکو کوردانی بەڵکو وەکو تاوانبارێکی ڕووداوی دەستدرێژی
بەرخۆردی پێگرێت کە لەوانەیە قسەکردنی ژن بێ هەڵسوکۆتی ژن بە یان شێوەی پۆشین و هۆکاری هەر کام لەم هۆکارانە بێت کە بوو بێتە هۆی وڵاندنی هەستی پیاوەهاندانی بوو بێت بۆ کردەوەی دەستێژی کەواتە پیاوان و ئەقلیەتی پیاوسالار کە وەکو بوونەوەری تاوانبار و خزمەتکاری پیاو هەڵسوکەوت لەگەڵ ژناندا بکرێت و تاوانی کردەوەکانی خۆیان خەناستۆژنە بۆیە ژن دەبێت لەقاڵ هەموو ئەو هەوڵانەی کە ئەیدەن لە پێناو یەکسانی لە پێناو کەمکردنەوەی تونندوتیژ و بەرهەمهێنانی ژینگەیەکی تەندروست بۆ ژیانی مرۆڤ ڕاستەو مەدە لە کاریگەریەکانی ئاین و کاریگەریەکانی لەسەر تێگەی لاوازی ژنان لە کۆمەڵگەی ئیسلامی زەکراوە. سپاس بە بەشداری لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا. هەوڕێ فەرمین پرسیاری زۆر ماوە هەوڕێیان ئاماژەکەن کە کاتی بەرنامەکە بەرەو کۆتاییەوە داوای لێبوردنەوە حتمەنەکە لە ئەگەری هاتنە ئارای دۆخێکی هەستیارتر لە ڕۆژانی داهاتوودا ئێمە حتمەنەکە لەسەر ئەم مەوزوعە بازم بەرنامەمان دەبێت. بینرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ڕۆژهەڵات. سپاس بۆ ڕۆژداری ئێوە هەوڕێ فەرمین و هەموو میوانانی خۆشەویستی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. سپاس بۆ ئێوە بینرانی خۆشەویست کە تا کۆتایی ئەم بەرنامەیە بینەری بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵات بن. کاتێکی خۆش.